بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست نەبوونی موچە کاریگەری گەورەی کردوتە سەر زیادبوونی ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان بەپێی دوایین ئاماری سندوقی دراوی نێودوڵەتی ڕێژەی بێکاری لە عێراق و هەرێمی کوردستان بۆ لە 140 بەرز بۆتەوە. شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین چەندە بێموچەی کاریگەری کردوتە سەر زیادبوونی ڕێژەی بێکاری و هەژاری. بە میوانداریێک لە بەڕێزان بیلال ڕەوف مامۆستای زانکۆ لە ستودیۆی سەرەکی، هەروەها لە سلێمانیەوە دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بەشێکی زۆری ئەم دۆخە سەختە ئابووریەش ئەنجامی سیاسەتی هەڵی تەنیا پشتبەستن بە داهاتی ناجێگیری نەوتە. شکستی حکوومەتی هەرێم لە دابینکردنی موچە ڕێژەی بێکاری زیاد کردووە. کابینەی نوێم لە سەرەتای دەست بەکاربوونیدا بانگەشەی حکوومەتێکی بەهێزی دەکرد. دوای ساڵێک بانگەشەکە وەک قسەیەکی بۆش و بێناوەڕۆک مایەوە. لە هەرێمی کوردستان 1,250,000 موچەخۆر هەن کە دەکاتە ڕێژەی لە 120 دانیشتوانی هەرێمی کوردستان. شکستی حکوومەتیش هەر لە دابینکردنی موچە کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەرزیادبوونی ڕێژەی بێکاری و بێبازاڕی. لە ئێستادا بەهۆی بێموچەیی بازاڕەکانی هەرێمی کوردستان کەمترین کڕیار ڕوویان تێدەکات. کاسبکارانیش بێکار بوون. هەر بەهۆی بێموچەییەوە پرۆژە بچووکەکان تووشی ئیفلاسی بوون و بێکاری زیادی کردووە. بەپێی ڕووپێویەکی ڕێکخراوی ئاشتی و ئازادی کە لە نێوان 14 سێ بۆ 1/6/2020 ئەنجام دراوە، ڕێژەی بێکاری لە هەرێم بۆ 144 بەرز بووتەوە. بەپێی دوایین ئاماری سندوقی دراوی نێودوڵەتی کە لە مانگی ڕابردوو تا بڵاو کراوەتەوە، ڕێژەی بێکاری لە عێراق و هەرێم بۆ لە 140 بەرز بووتەوە. پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم بۆ مانەوەی خۆیان لەسەر کورسی دەسەڵات کەرتەکانی کوشتوکاڵ و پیشەسازی و گەشتیاریان وێران کردووە و زۆرترین خەڵکیان کردوتە موچەخۆر. ئەمەش وای کردووە لەگەڵ سەرهەڵدانی کێشەی موچە بێکاریش زیاد بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بیلال بەخێر بن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی موچە. چەندە کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی بڵین کڕیار و هەروەها ڕێژ زیادبوونی ڕێژەی بێکاری. سەرەتا بەناوی خوای گەورە سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە بینەرانی پەیام و سڵاو و ڕێزم هەیە بۆ مامۆستای خۆم دکتۆر خالید حەیدەر. لە ڕاستیە موچە لە هەرێمی کوردستان سەرچاوی سەرەکی بژێوی توێژێکی زۆر گەوری هەرێمی کوردستانە کە بێگومان ئەمە کاریگەری تەواوی هەیە لەسەر بازار. واتە موچەخۆران ئەو کاتی کە موچەکەیان وەرەگرن کاریگەری تەواویان هەیە لەسەر سێکتەرەکانی تری ئابووری لە هەرێمی کوردستان. بۆ پێی ئەو ڕێژەپارەی کادرێ بە فەرمانبەران وەکو موچە وەکو کری مانگانەیان کاریگەری زۆر گەورەی ئەبێت لەسەر بازار بۆ پێی ئەمان دێن پارەکان خەرجەکەن و هەروەها ئەو دوکانارانشی کە پارەکان لەمان وەرەگرن یاخود ئەو شوێنانی کە ئەمان خەرجی و پێداویستەکانی خوانی لێدابینەکەن ئەبێتە سەرچاوی بژێوی بۆ ئەوان. لە ئابووریە ئەگەر ئەمەشی بکەینەوە پێوتێ سورعی تەداول خێرای ئاڵوگۆڕ. واتە ئەو ڕێژەپارەی کادرێ بە فەرمانبەران هەر بە زووی ئەگاتە بازار و لە بازارەوە دووبارە ئەگەڕێتەوە بۆ خێزانەکان و دووبارە ئەوان بەگەڕێخەنەوە بۆ خەرجی و دابینکردنی پێداویستە سەرەکیەکانیان. لە کاتێکا ئەگەر موچە دوا بکەوێت یاخود لێبڕینی هەبێت یاخود بەر شێوە لە شێوەکان کەم بکرێتەوە، بێگومان کاریگەری زۆر نێگەتیڤی ئەبێت لەسەر بازار. وەگەوەی لە ماوەی قەیرانەکانی ساڵانی ڕابردووە بینیمان، هەروەها لە ماوەی ئەم چەند مانگەی پێشووشە کە قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان هەیە بینیومانە کە کەمکردنەوەی موچە یاخود لێبڕین یاخود واکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کاریگەری زۆر سەپق و دیار و ئاشکرای زیاتری هەبووە لەسەر ئەو کەسانەی کە لە کەرتی تایبەت یاخود کاریان لەسەر ئیشی خۆیان و بژێوی خۆیانە. بۆ پێی فەرمانبەران نەیانتوانیوە بۆ دابینکردنی پێداویستەکانیان بچنە بازار شمەک و پێداویستەکانی خۆیان بکڕن تاکو بێ بە سەرچاوەیەکی داهات بۆ ئەو کەسانەی کە وابەستن بە دابینکردنی پێداویستی و کاڵاو شمەکەکان بۆ فەرمانبەران و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەوەی کە موچە کاریگەری زۆری هەیە بەزێن بەدەبین ئەگەر بەپێی ئاماری بڵین دەستی ئاماری هەرێم بێت ژماری دانیشتوانی هەرێم ئێستا 6 ملیۆن کەسە، ئەمە 1,250,000 موچەخۆرمان هەیە کە دەکاتە لە 120 خەڵکی کوردستان موچەخۆرە. بۆچی کاریگەری لەسەر لە 180 دیکە هەیە؟
لە ڕاستیە ئەگەر زۆر بەپی داتا ئێمە قسە بکەین لە سا 48 هێزی کار لە هەرێمی کوردستان لە کەرتی گشتیایی شەکە لە سا 52 هێزی کار لە هەرێمی کوردستان لە کەرتی تایبەت تا ئیشەکە ئەو لە سا 48 کاریگەری زۆر گەورەی هەیە لە ڕووی داهاتەوە واتە لە ڕووی ئەو دەستمایی کە دەستیانەکە لە ڕووی ئەو کلی دەستیانەکەوێ زیاترە لەو لە سا 52 کە لە کەرتی تایبەت تا ئیشەکەن ئەگەر سەرنج بین ئێمە ساڵانە ماگانە لە هەرێمی کوردستان بۆ دابیکردنی موچەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویستمان بە نزیکەی 904 میلیارد دینارە بۆ یەک مانگی تەواو کە بدرێ بە موچەخۆران بەبێ لێبڕین و بەبێ پاشەکەوت کە ئەمە ڕژمارێکی زۆر گەورەیە و قەبارێکی زۆر گەورەی پارەیە نەختیە کە هێتە ناو بازارەوە کە بێگومان لە سایە 52 تر پشت بەم داهاتە ئەبەسن و پشت بەم دەرامەتی ئەم لە سایە 48 هەرێمی کوردستانە بەسن بۆ دابینکردنی داهاتەکانی خۆیان واتە لە ڕووی ڕێژەی کارەوە ڕاستە لە سێکتەری گشتیە قەبارەی هێزی کارمان کەمترە لە چاوکەرتی تایبەت بەڵام دەستهات و کرێکەیان زیاترە لەو لە سایە 52 کە لە کەرتی تایبەت تایشەکەن هەر ئەمەشە لەگەڵ کۆمەڵ امتیازاتی تراکەوای لە خەڵک کردووە سەرنجیان زیاتر لەسەر کەرتی گشتی بێ بیانوێ لێ هەلیکاریان دەست بکەوێ وەزەختێک و شارێکی زۆریان هەیە لەسەر حکوومەت تا لەو کەرتیا بتوانن جێی خۆیان بکەنەوە باش بەس ئەم ژمارەیە زۆرە کە دەڵێن لە 6 ملیۆنە ئێمە 250,000 موچەخۆرمان هەبێت لە کاتێک ئەوانە کاریگەریان لەسەر بازار دروست دەکات بێگومان ئەگەر سەرنج بین بۆ نمونە ئەگەر ملیۆنێک و 250,000 کەس موچەخۆری هەرێمی کوردستان بێ ئەو نێویەکی تریش لە دەرەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بازار ئیشەکەن وەک پێشتریش ئاماژەم پێکرد واتە ئێمە کێشەی سەرەکیمان لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بەڕێوەبردننی ئابووری لەلای حکوومەتەوە لە هەرێمی کوردستان وابەستە بۆ بە پێدانی موچە واتە گرنگی تەواو نەدراوە بە کەرتی تایبەت تاکو خۆژێن بێ بتوانێت تەواوی ئەو داهاتانی لەناو کۆمەلگا کۆکرێتەوە سورعەیەکی خێرای تەداول دروست بکات بۆ ئەوەی هیچ کەم و کوڕێک لە موچە کاریگەری نەکاتە سەر داهاتی کەرتی تایبەت. سپاس دەکەم دکتۆر خالید جەنابیش بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوون دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم سەبارەت بە پەیوەندی نەبوونی موچە و مەسەلەی زیادبوونی بێکاری و ئامارێکی سندوقی دراوی نێودوڵەتی شەیە کە باز دەکات لە عێراق و لە هەرێم ڕێژەی بێکاری بۆ لە 40 بەرز بۆتەوە ئەمە ئامارێکی مەترسیدار نییە بە بۆچوونی بەڕێز بەڵێ زۆر سپاس دەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕێز و سلااوم هەیە بۆ خوێنکارە بۆ مامۆستا خوێنکارە ئازیزەکەی خۆمان مامۆستا بیلال بەڕاستی خۆی بە تەکیدەوە کە جەنابتان باستان کرد ینی مەترسیدارە کە فعلەن ڕێژەکەی بێکاری دوای ئەم هەموو قەیران و کێشەوانی کە هەرێمی کوردستان ئابووری هەرێمی کوردستان ئابووری عێراق تووشی بووە ڕێژەی بێکاری زۆر زیادی کردووە ئەوەی کە باس ئەکرێت و بەڵاو کراوەتەوە تقریبا سەروی 140 بەگشتی ئەمەش بە تاکید مەترسیدارە واتە تۆ بەڕێزت ئەو 140 و کەسانێک کە بێکارن موچەیان نییە بەڵام ئەوان هەر مرۆڤن پێداویستی ژیانی ئاساییان هەیە خواردنەوە دەرزی و دەرمانە ئێستا بە تایبەت لە دۆخی کۆڤید 19 نیەمە ئەم دۆخە نانەبارەی کە ئێستا هەیە ئەمانە هەمووی وەلەیەکە کە تۆ بەڕێزت ئەو کەسانی کە بەوەی ئەم کێشانە هەمووی بێکار بوونە ئەرکیان زیاتر چۆناڵێن قورسترە بێت و زیاترە بێت لەسەر حکوومەت یاریمی کوردستان کە زۆرینەی وڵاتانمان بینی حکوومەتی ئەو وڵاتانە هەوڵیاندا بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانەی کە زیانیان بەرکەوت بەهۆی توشبوونی وڵاتەکە بەگشتی و ئابووری ئەو وڵاتانە بە تایبەت بە کۆڤید 19 ئەمەش بە تاکید نیشانەیەکی ئینی خەتەرە بۆ ئابووری هەرێم بە تایبەت حکوومەت یاریمی کوردستان ینی ئەگەر باس بکرێت بۆیە بە تاکید ئەمە کێشێکی زۆر گەورەیە و بوونی ئەو بابەتەشە کە باست کرد جەنابەت وە لەگەڵ بەڕێز مامۆستا بیلال کە ئاماژەی پێدا ینی ئێمە ئەو کەسانێک کە موچەخۆرن کە 1,250,000 کەسمان هەیە ئەگەر وەکو ڕێژە سێریان بکەین و پشتبەستن بە چۆناڵێن هاوکێشەیەکی زانستی بابەتێکی ناسراوە بابەتێکی پەسەندکراوە بابەتێکە کە تقریبا لە زۆرینەی وڵاتان پێشکەوتوو و ئەوانەی کە تازە پێگەشتون ئەوەیە کە هەر کەسێک
ئەرکی بەخێوکردنی دوو کەسی لەسرە بە پێستان دەر تقریبان ئەمە والیەکە کە تۆ جەناب دەگەر 1,250,000 کەست هەبێ ئەمە ئەرکی بەخێوکردنی دوو کەسیان لەسەرشان بێ واتە بن بە تقریبان ڕێژەیان تقریبان 170 بۆ 175 دانیشتوانی هەرێمی کوردستان وەکو ئەرک ئەکەوێتە سەر موچەکە ئیتر وەکو جەنابی مامۆستا بیلالش ئاماژێ پێدا ئیتر موچەکە لێرە لە حکومی بێت و ئەوەی تایبەتیش بێ هەردووکیان پەکیان ئەکەوێ بۆ لەبەرەوە تۆ بەڕێزت ئەگەر من موچەم نەبێ لە کەرتی حکومی بم تۆش بەڕێزت لە کەرتی تایبەت بی ئەگەر من نەیەم وەکو موچە خۆر بێم بۆ بازارەکان شت بکڕم تۆش جەنابەت لە بازارەکانی تر لە کێڵگەیەک ئیش بکەی لە کارگەیەک لە شوێنێک ئیش بکەی کە بابەتەکەت بۆ ساخ نەکرایەوە لە بازار وردە ئەو کێڵگەیە یاخود ئەو پرۆژەیە داخرێ معنەی ئەوەیە هەمووی ئەبینی جەنابەت هەمووی بەستراوە بە یەکتری وەکو حەلەقات و لە سەرەتاوە لە چێوە دەستپێیەکە لە وەرگرتنی موچە واتە دواکەوتنی موچە کەمکردنی موچە بڕێکەی کەم بکرێتەوە دوا بکەوێت ئەمانە هەمووی کاریگەری نەگەتیڤیان هەیە لەسەر چی لەسەر گشتی چالەکی ئابوووریەکان بە حکومی و بە تایبەت باشە وەکو سزبوونی بازار پەیوەندی بەوەیە کە ئێستا ڕێژەی لە 120ی موچە بڕدراوە و داهاتی موچەخۆرانیش کەمی کردووە خۆت جۆرێک لە ترسی شەیە فەرمانبەران و موچەخۆران خەرجەکانیان کەم کردبێتەوە بۆیە بازار جۆرێک تووشی جۆرێک لە وەستان و بەرەو سزبوونی زیاتر دەڕوات بە دڵنیاییەوە قسەکەی جەنابتان بەڕێستان زۆر زانستیانەیە و زۆر وردە لەبەرەوەی ئێمە ئەزمونمان هەیە لە 2014 تا ئێستا خەڵک فێر بووە و ڕاهاتووە لەگەڵەوەی کە پارەی تر خەرج نەکات پارە لای خۆی هەڵبگرێ و چاوەڕێی مانگی نەک چاوەڕە داهاتوو بکات چاوەڕە مانگی داهاتوو بکە بۆ لەبەر تۆ نازانی جەنابەت مانگی داهاتوو ئایا موچەکە ئەدرێت یان نادرێت لە کاتی خۆی ئەدرێت یا خۆی هەر بەگشتی تا ئێستا موچە لە کاتی خۆی بەداخەوە نەدراوە حکوومەت یاریان باستەوە کە یعنی دۆخی دارایەکەی بەسراوە بە دۆخی دارای حکوومەتی ناوەند یاخود حکوومەتی اتحادی و حکوومەتی اتحادیش بە ڕێزت ئەبینی جەنابەت هەمیشە ئێمە لە کێشە و لە ڕێک نەکەوتنی لەگەڵ حکوومەتە لەبەرەوەی ئەوان بەڕاستی ئەوان ئاڵێن حکوومەت یاریمی کوردستان پابند نەبووە بە ئەوەی کە بە شەنەوتەکەی خۆی بنێرێ پابند نەبووە بە نمونە کۆمەڵێک خاڵ هەیە یەکێک لە خاڵە گرنگەکان یاخود بڕگە گرنگەکانەوەیە باستەواکە کە داهاتی خاڵە سنووریەکان بە نمونە نانێردرێت بۆ حکوومەتی اتحادی و کۆمەڵێک شتی هەیە ئەوان ئەگەر بیانەوە بۆ هەڵ شتێک بکەم بە بیانی و پێبگرن بەتەکی زۆر باسایی شتیان دەست ئەکەوێ و شت دروستەکەن شت ئەخەڵقانێن بۆ حکوومەت یاریمی کوردستان بۆ ئابووری یاریمی کوردستان بۆیە لێرە تۆ جەنابەت ئەم بابەتە کە کەمکردنی 121 لە موچەکە بڕینەکە لە 121 هەرچەند باستەوە کرا کە على ئەساس تەنها بەس مانگی دوو بێ مانگەکانی تر لەوانەیە ئاسایی بێتەوە بەڵام خەڵک ئەم گومانەیە دروست بووە کە ینی سیقەی نییە بۆی کە مانگی داهاتوو موچەکە بدرێت یەکەم دووەم بگەڕێتەوە بۆ ئاسی جارانی خۆی باستەوە ئەکرێت جەنابتان ئەزانن باستە یاسای چاکسازی ئەکرێت یاسای چاکسازی ئەوەش دیسان هەوڵدانە بۆ ڕێکخستنی دەرماڵەکان ڕێکخستنی کۆمەڵێک شت کە پێشتر خەرج کراوە ئیتر ئێستا ڕێک ئەخرێتەوە ڕێکخستنەکە ئیتر ئەو لیژنەیە کە بڕیار پێک هێنراوە بۆ پیاچوونەوە بە گشتی بابەتەکە ئیتر بڕیار لای ئەو بەڕێزانەیە چۆن بڕیارەدەن و چی کەم ئەکرێتەوە چی نامێنێت لە دەرماڵەکان ئەمانە هەمووی تەنها ئێستا لەگەڵ بەڕێستەرەکە باسی ئەەکەین ئەمە کاریگەری نەگەتیڤی ئەبێ لەسەر جموجۆڵی ئابووری لە داهاتووی زۆر نزیکدا سپاس دەکەم مامۆستا بیلال سەبارەت بە بڵین پێناسەی بێکاری یاخود کێناوانێک کە بێکارن یاخود هەژارن دەکرێت موچەخۆریش ئێستا ئەوانەی کە موچەکانیان کە بۆ منە حکوومەتێرێم لە ساڵێکە هەژ موچەی داوە هەندێکیان وەکو هەژار سیر بکرێن لە ڕاستیە وەکو بێکاری هەر کەسێک بە دوای کارا بگەڕ و ئارزووی کارکردنی هەبێ بە پێی پسپۆرەکەی خۆی وە کاری دەست نەکەوێت ئەمە بە بێکار هەژمارەکرێ واتە شەرت نییە هەر کەس توانی کار بکات یاخود هەلی کاری دەستکەوت دوور لە پسپۆرەکەی خۆی دوور لەو حەز و ئارزووی کە خۆی هەیەی بۆ ئەو بەشە بە
دابیکردنی هەلیکار ئەژمار بکرێت لە ڕاستیان لە هەرێمی کوردستان ئێمە لە ئابووریا چەند جۆرێکی ئابووریمان هەیە ئابووری شاراوەمان هەیە ئابووری وەرزیمان هەیە و چەند جۆرێکی تر لە هەرێمی کوردستان تەواوی ئەو جۆرە بێکاریانەمان هەیە یعنی بۆنە لە سێکتەری حکومیە ئێمە کە بێکاری شاراوەمان هەیە واتە ژمارەی زۆر لە فەرمانبەرانمان هەیە کە لە ناو دامەزراوەکانی حکوومەت تا جێکراونەتەوە بەڵام ئیش و کاریان نیە واتە ئینتاجیان نییە بۆ سەبارەت بەوەی کە لە ساڵێکی تەواو ناتوانن موچەکانیان لە کاتی خۆیانە وەربگرن ئەمە ناتوانین لە چوارچێوەی بێکاریە جیان بکەینەوە بەڵام ئەتوانین بۆ فترەیەکی زەمەنی وەکو ژماری بێکار زیادیان بکەین واتە ئەگەر موچەخۆرێک موچەی 2 مانگی وەرنەگرێت لە ماوەی 3 مانگە تەنها یەک موچە وەربگرێت ئەکرێ وەکو داتایەک لە تەنها لە ماوەی ئەو 2 مانگەیە وەکو زیادبوونی ڕێژەی بێکاری ئێمە ئەژماریکەین وەکەوەی کە ئێستا لە وڵاتان بۆی کاریگەری کۆڤید-19 کۆمەڵێک لە سێکتەرەکان کارمەندەکانیان ناردۆتەوە ماڵەوە یاخود بێکار بوون یاخود ئیشی خۆیان هەبووە لە دەستیانەوە وەکو بێکار ئەژماریانە کە تا دووبارە ئەگەڕێنەوە سەرکار یاخود دەتوانن موچە و شایستەدارەکانی خۆیانیان بەدەست بێنەوە لە ڕاستیە هەژاری لە هەرێمی کوردستان بەپێی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر خێزانێک لە ماوەی مانگێکە داهاتەکەی 105,000 بێ بە هەژار هەژمار ناکرێت کە من پێم وایە ئەم ڕێژەیەکی منطقی نییە بۆ هەرێمی کوردستان بۆ پێی لە هەرێمی کوردستان تەنها دابیکردنی پێداویستە سەرەکیەکان نییە کە تۆ بتوانێت لە هەژاری ڕزگارکە بەڵکو ئێمە کێشەی نیشتەجێبوونمان هەیە و چەندین خەرجی ترمان هەیە کە لە وڵاتانی تر پێچەم خەرجانە بوونیانە بێ وەکو خەرجی کرێی مۆلیدا و کارەبای زیاتر و کڕینی ئاوەگە لە شوێنەکانی دەرەوەی شار و دوورە دەستەکان بێ یاخود خەرجیە تەندروستیەکان کە بۆ پێی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان تەواو و پێرفێکت نییە بۆیە ڕوئەکەنە دەرەوەی کەرتی گشتی بۆ چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانیان کامە پێم وایە ڕێژەیەکی نامەنتقیە بۆ هەژاری لە هەرێمی کوردستان دانراوە کا بۆ ئەوە لەوە زیاتر وایە بۆ پێی خێزان لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زیاترن لە وڵاتانی تر ئەگەر لە وڵاتانی تر خێزانێک لە 2 کەس 3 کەس پێگات بێ بێگومان خێزان لە هەرێمی کوردستان لە 5 کەس پێگاتەوە بۆیە ژمارەیەکیش لە فەرمانبەران بۆ پێی کە موچەکانیان لە خوار 500,000ەوە بێ بە بۆچوونی من و پێی ئەو داتانەی لە ماوەی لە مانگی 3 شاوەک چەند ئابووریناسێک کە ئەنجاممان ناوە من و 2 هاوڕێی ترم ئەوانەی لە خوار 500,000ەوە داهاتی مانگانەیان هەیە لە خێزانەکە تەنها سەرچاویان 500,000 بێگومان ئەتوانی وەکو هەژار مامەڵیان لەگەڵاکەی چونکە بە ئاسانی نیشتەجێبوونیان دەست ناکەوێت و بە ئاسانی پێداویستی سەرەکیەکانی ژیانیان لە ئاو و کارەبا و خزمەتگوزارەکانی تر بۆ دابین ناکرێت و خۆراک و پێداویستی و جلوبەرگ و شتی تریان بۆ دابین ناکرێت کەمانە هەمووی مەسروفاتی زۆر قورسن لەسەر هاوڵاتی ئێمە و فەرمانبەرانیش بەشێکیان کە موچەکانیان لەوە کەمتر بێ و بۆ پێی دواکەوتنی شەیە لە موچەکانیان بێگومان لە چنە هێڵی هەژاریەوە باش بە زۆر حکوومەتی هەرێم هیچ جەرکێکی خۆی جێبەجێکردو بەرامبەر بە موچەخۆر بەرامبەر بە کاسبکار یاخۆوانی کاریان لەزدا بە تایبەتی لە ئێستا لە سەردەمی کۆرۆنا یاخودەوەی کە داهاتی کەم بۆتەوەی کاسبکارە لە بازاڕ و بڵین شتومەکەەکانی بۆ ساغ ناکرێتەوە لە ڕاستیە لە تەواوی دنیا کە کۆڤید-19 گرتێ و کاریگەری هەبوو لەسەر ئابووری تەواوی جیهان و هەموو وڵاتان فۆکسی وڵاتان تەنها لەسەر کەرتی گشتی نەبوو بە پێچەوانی هەرێمی کوردستانەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها تەرکیزی لای ئەوە بوو کە موچەی موچەخۆرانی خۆی دابینکا لەوە شاسەرکەوتوو نەبوو واتە ئەوەی کە لای گرنگ نەبوو کەرتی تایبەت بوو ئێمە بە نمونە زیاتر لە 25 ملیۆن دلار زیان بە کەرتی گەشت و گوزار کەوتو ئەو کۆمپانیانی کە لە بواری گەشت و گوزاری شەکەن و بە سەدان کەس کە لەو بوارە ئیشیان کردووە ئێستا بێکار و بێموچەن واتە ئەمانە حکوومەتی هەرێم ئەوان لە هەردوو لایەنەکە ئاگادار بووایەوە بیتوانایە هەوڵی کۆنتترۆلکردنی دۆخەکەی باە وار هیچ نەبێ قەرەبووی ئەوانەی بکردایەوە کە لە ئێستا بێکار بوون یاخود سەرچاوی بژێویە ژیانیان نەماوە بۆ پێی ئەمە کاریگەریەکانی لە 6 مانگ و ساڵی ئایندەیە زیاتر دەرەکەی وەک لەوەی کە ئێستایی بینین چونکە ئەمە کاریگەری تەواویشی لەسەر بازار هەیە واتە ئەو پارەی کە وڵاتان لە کاتی کۆڤید-19 خستیانە بازارە و دابەشیان کرد بەسەر هاوڵاتیەکانی خۆیانە ئامانجی یەکەمیان ئەوە بوو هاوڵاتیەکانیان هەژار نەبن و ئامانجی دۆمیان ئەو بازاری وڵاتەکەیان نەکەوێت چونکە سورعەیەکی خێرایی کڕین شتومەکی لە وڵاتە دروست کرد کە کارگەکان کۆمپانیاکان هەروەها ئەو شوێنانی کە بەرهەمێنانیان هەیە و دوکاندارەکان بێکار نەبن و بتوانن قەرەبووی ئەو ماوەی بە ئیشەکەکەوتوە بەڵام لە هەرێمی کوردستان وەک گوتم حکوومەتی هەرێمی کوردستان تەنها تەرکیزی لەسەر کەرتی گشتی بوو دابیکردنی موچەی موچەخۆران بوو بۆ کارمەندەکانی خۆی بەڵام لەوە شابەداخەوە نەیتوانی سەرکەوتوو بێ و ئەوەندەی تریش بازار لەوەی گەڵ ئەوەی حکوومەت نەیتوانیوە بەهانای بازارەوە بێت کە ئەیتوانی چەند ڕێوشوێنێک بگرێتە بەر تەنها قەرەبووش نەبێ ئەیتوانی کۆمەڵی ڕێوشوێنی تر بگرێتە بەر کە بازار جوڵەیەکی تێبخاتەوە بەڵام لەگەڵەوەی ئەوەشی نەکرد موچەی موچەخۆران ئەوەندەی تر کاریگەری لەسەر بازار هەبووە و من پێم وایە کاریگەری ئەم دۆخە ئابووریە بێ هەڵوێستبوونی حکوومەتی هەرێم
بەتایبەت بۆ کەسانی کە لە کەرتی تایبەت بێکار بوون یاخود ئیشی خۆیانیان هێو ناتوان بژەوی خۆیان دابینکەن لە 6 مانگ و لە ساڵی ئایندا دەرەکەوێت کە قەرەبووکردنەوەی زۆر ئەستەمە بێت. خەڵکێکی زۆر لە کەرتی تایبەت و پرۆژەی بچووک کاریان لەدەستداوە. بەڵێ بێگومان کەرتی گەشت و گوزارم بە نمونە هێنایەوە زیاتر لە هەزاران کەس لە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان چەوانی شوێنی گەشتیاریان هەیە چەوانی لە کۆمپانیەکانی گەشت و گوزاری شەکەن بێکار بوون واتە بە تەواوی لە ماڵەوە دانیشتون ئیزندراون بێکار بوون و زیاتر لە 25 میلیۆن دلار بەس تەنها زیان بە کۆمپانیەکانی بواری گەشت و گوزار لە هەرمی کوردستان گەشتووە. بەڵێ سپاس دەکەم. دکتۆر خالید بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە بۆچی لە کاتی قەیرانەکاندا ئێمە کەرتەکانی تەروەکو و کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری و ئەوانە هیچ ڕۆڵێکیان نیە بەڵکو لەگەڵ سەرەڵدانی قەیرانەکە ئەوانیش دەپوکێنەوە ئەوانەی کە لەوێ کارەکەنەوانیش کێشەی موچە و لەدەستدانی کاریان بۆ دروست دەوێت. خۆی بڵێ بە تەکید جەنابەت ئەگەر لە سەرەتاوە دەست پێ بکەین سەرەتاکەوەیە کە داهاتێکی ئاسانمان دەست ئەکەوت هینەوت وەم داهاتە ئاسانەکە دەستمان ئەکەوت ڕێک حکوومەت بە نمونە ئاراستەی پێشخستن و پەرەپێدانی کەرتەکانی تری نەکرد بۆ لەبەر تۆ جەنابەت داهاتەکە بە ئاسایی دەست دەکەوێ خەڵک لە وەزعێکی باش ئەژی و بە ئاسایی ئەتوانین ئەمانتوانی شت هاوردە بکەین لە دەرەوە کە تقریبان تا تەسەوەرکەم تا ئێستاش ڕێژێ هاوردەکردنمان و پڕکردنەوە پێداویستەکانمان کە پشتە بەستێ باوردەکردن لە دەرەوە لە بینی 190 وڵات ئەگرێتەوە تورکیا و ئێران و چین بەدەر لە ماوەی کۆڤید-19ەکە بەدەر لەم ماوەیە بەڵام وەسەتا دەکەشی ناوچەکانی تری جیهان ئەمە ئەو پارەی ئاسانەی کە دەستمان ئەکەوت شتەکانمان پێ هاوردا کرد لە دەرەوە پێداویستەکانی ناخۆ پێپڕ ئەکرایەوە کێشەمان نەئەبوو بەڵام کە تووشی قەیران بووین ئەو کاتە بە تایبەت ئەنیانی باسی نەناردنی موچە بکەین لە 2014ەوە تا ئێستا دوایەوە شەڕی داعشمان هەبووە دووە کۆمەڵی کێشەی تر هەبوو ئەوە دابەزینی نرخینەوت کە ئێمە جەنابتان باش ئازانن سەرەکی ترین سەرچاوی داهاتمان بریتە لە فرۆشتنی نەوتەکە ئەمە کە دابەزی ئیتر ئەو داهاتە ئاسانە کە هەبوو پێشتر نەما باشە ئەبێت چی بکە حکوومەت یاخود ئابووری چی بکە بە تایبەت و بە حکوومەتەوە کەرتی تابەت و کەرتی گشتی هەوڵ بدەن بۆ چی بکەن بۆ ئەوەی ئەو شتێک کە هاوردە ئەکرا پڕ بکرێتەوە لە ئیمکانیەت و توانای ناوخۆ کە نەکرا لەبەرەوەی ئێمە بە چۆن ئەڵێن ژێرخانێکی ئابووری توندوتۆڵمان نییە ئابووری کەرتی کشتتوکاڵ بە تایبەت کە ئاسایشی ئابووری پشتی پێئابەستێ کەرتی کشتتوکاڵێکی بەهێزمان نییە وای لێ هات کە ئابوووریەکەمان بپوکێتەوە ئێمە نەمانتوانی لە کاتی ئەو داهەتە باشە کە دەستمان ئەکەوت لە فرۆشتنی نەوت ئاراستەی بواری وەبەرهێنان بکەین بەهێزکردنی کەرتەکانی تر بە تایبەت کشتتوکاڵ کە گرنگترین سەلمێنرایسە گرنگترین کەرتی کشتتوکاڵە بۆ دابینکردنی پێداویستەکانی ناوخۆ بە تایبەت لە بواری خواردەمەنی و لە هەمان کات هەنگاونان بەرە ئەوەی کە ئێمە ئاسایشی ئابووری کە پشتە بەستە بە ئاسایشی خۆراکی شیاومان هەبێ ئەمە وای لێ کرد کە ئێمە بەڕاستی ئیتر ئێستا ئەم دقەیەکە چەند باس بکەین لەگەڵ جەنابتان یاخود لەگەڵ هەر هەموو شوێنەکان باس بکرێت و لە هەموو لە بەرزترین ئاسیش باس بکرێت ئێمە ناتوانین بە ئاسایی فریایەوە بکەوین کە ئێمە پێداویستەکانی خۆمان دابین بکەین بۆ لەبەرەوەی کەرتی کشتتوکاڵمان هێشتا نەگەشتوتە ئەو ئاستەی کە پێداویستەکانی ناوخۆ پڕ بکاتەوە ڕاست ئێمە لەخۆ بەزێت بێ ڕامان گەیاندووە لە چەند بابەتێک لە چەند بەرهەمێک ئێمە ئەومان ڕایگەاندووە کە گەشتونەتە ئاستی ئەوەی کە پێوتر ئیکتیفا داتی یاخود خۆژێنی ئۆکەی ئەوە باشە دەستیان خۆش بێ و بەڕێزانە بەڵام هێشتا نەگەشتنەتەوەی کە ئێمە بڵێن وڵای ئیتر بەسە شت هاوردە ناکەین لە بواری خواردەمەنی بە تایبەت لە خواردەمەنی کشتتوکاڵیەکەی ئیتر لە دەرەوە هاوردە ناکەین ئەو بڕەپارەیەکە پێشتر ئەنێردرا بۆ کڕینی شتومەک لە دەرەوە ئێستا ئێمە ئیتر ئەتوانین ئاراستەی بواری وەبەرهێنان بکەین ئێشتا ئێمە نەگەشتنەتەوە ئاستا بەڵێ بەس بۆچی کاک دکتۆر لەگەڵەوەی کە
بۆ نمونە بەرپرسانی حکوومەت بانگەشەوە دەکەن ئێمە کەرتی کشتتوکاڵ و کەرتەکانی تری وەکو پیشسازی و گەشتیاری بێز بکەین بۆ داهات بڵین هەمە چەشن بکرێت بەڵام ئێستا ئێمە دەبینین ئەوانەی دەستی کار ئەوانەی کرد لە بواری کشتتوکاڵیشا کار دەکەن جوتیارەکان ئەوانیش خۆیان کێشیان هەیە بەرهەمەکان بۆ ساغ نابێتەوە ئەمەی پەیوەندێکی بە دیسان بە مەسەلەی موچەکەەوە هەیە بەڵێ تاوان لێ دوو بابەت هەیە یەکەم بابەتی موچەکەیە کە تۆ جەنابەت وەکوتم پارەت نەبوو یعنی حتا لە ماوەی 2014 حتا کواڵیتی نان خواردنی هاوڵاتیان گۆڕا یعنی بە نمونە پێشتر چەند جۆری خواردن هەبوو لەسەر سوفرەی بەیانیان نێوەڕوان ئێواران ئەوە نەما اینجا دوای ئەوە کە ژمارەی ئەو بابەتانە کە لەسەر سوفرەی خواردن هەبوو پێشتر نەما کەم کرایەوە ئەوەی کە دانێنرا لەسەر سوفرەی ناخواردن کواڵیتیەکەی دابەزی کەمتر بوو بۆ لەبەرەوە هاوڵاتی پارەی پێ نەما بۆ ئەوەی بچی بکات شتی کواڵیتی باش بێنێ یاخۆ چەند جۆری خواردن و خواردنەوە حازر بکە لەسەر سوفرەی ناخواردن ئەمە وای لێ هات کە طبعاً بەتەکید وەکوتم نەمانی موچە وای لێ هات کە تۆ جەنابەت کەمتر سەردانی بازارەکان بکەی بۆ ئەگەر ئێمە باسی گرنگترین خاڵ بکەین کە خواردەمەنی یەکەم بوو بەتەکید بابەتەکانی تر کەمتر و کەمترە بێ لە جلوبەرگە لە کڕینی شتەکانی تر کە کەمالیاتە جوانکاری و بابەتانەوانە بەتەکید کەمتر بوو اینجا ئەمە ئەگەر ببەستینەوە بە واقع حاڵی کەرتی کشت و کاڵ سەیرەکەن ئێستا ئێمە ئەم بابەتە بەتەکید ئەوەی کە تۆ جەنابەت پارت پێ نییە ناچی بۆ بازارەکان جوتیاریش بەڕاستی پەکیەکەوێ ئەو ئینتاجێک کە هەیە کەس نایکڕێ ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە خاڵی دومەوە کە ئەمێ لە خزمەتی جنابتان ڕوونی بکەمەوە تۆ جەنابەت لەگەڵ ئەم واقع حاڵە خراپەی کە ئێمە سەتیاین لەگەڵ ئەوشتە سێرەکەی جەنابەت لە دەرەوە شت هاوردە ئەکرێت هاوشێوەی ئەوەی خۆمانە و هەرزانترە بەتاکی تۆ جەنابەت لە کوێ کیلۆی تەماتێک بکڕی بە 500 دینار لە کوێری تەماتێک بکڕی بە 250 دینار بەتاکیت هەرزانەکە ئەکڕی لەسەر شاشەکان بینیمان کە جوتیار بە نمونە باسی دەواکە کە کیلۆی تەماتە بە 100 دینار بۆی نافرۆشترێ سنووقەکە بە 1000 دینار بۆی نافرۆشترێ بەوەی ئەو دوو بابەتە سپاس دەکەم ماوسەبی لە بگەڕم وڵای بەڕێز سەبارەت بە حکوومەتی بەهێز یاخود حکوومەتی گەورە ئەگەر ئەم حکوومەتە نەتوانێت موچە دابین بکات هاوکاری بێکاران هاوکاری کەسبکاران بکات دەچێتە چوارچەوەی حکوومەتێکی بەهێز پێشەوەی جوابیەوە ئەمە داتایەک بڵێم خەرجی ساڵانە لە ساڵی 2013 لە هەرێمی کوردستان بۆ هەر خێزانێک 2,260,000 واتە 188,000 مانگانە خەرجی یەک خێزان بۆ لە ساڵی 2013 بۆ یەک خێزان 188,000 وەکو معادلێک وەرگیراوە لە هەرێمی کوردستان کە مانگانە 188,000 سەرف کردووە لە ساڵی 2016 کە پاشکەوتی موچە ڕاگەیەنراوە واتە لە 160 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پاشکەوت کرا سیرەکەین خەرجی خێزانێک لە هەرێمی کوردستان دابەزیەوە بۆتە 68,000 مانگانە لە 188,000 بۆتە 68,000 واتە ئەمە سەرەکیانە یاخودی بۆچی خەرجەکە تەواوی خەرجەکانی ڕۆژانی خۆیان کە ڕۆژانی خۆیان پێداویستی دابینەکەن 68,000 سەرف کرۆ مانگی هەبوو خێزان زیاتری سەرف کردو هەبوو کەمتری سەرف کردووە واتە ئەمە شتێکمان بۆ دەرەخات لە ساڵی 2013 بۆ 2016 کە قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان هەبووە هەم ڕێژەی بێکاری زیاد کردووە هەم خەرجی خێزانەکان ئەمە چیمان بۆ دەرەخات وابەست بۆ پاشەکەوتەی کە لە موچە لە هەرێمی کوردستان کراوە واتە هەر دەستکاریکردنێک لە موچەی موچەخۆرانی حکومی لە هەرێمی کوردستان کاریگەری ڕاستە و خۆی ئەبێت لەسەر بازار و لەسەر ڕێژەی بێکاری لە ڕێژەکە بڵێن 68,000 لە مانگێکە وەکو ستاندارد وەرەگیرێن ینی خێزان هەیە لەوەی ملیۆنێکی خەرج کردبێ هەبێ لەوەیە بە 50,000 بژێوی خۆی تێپەڕاندبێ ژیانێکی ڕۆژانی بەڕێکردبێ ئەمە وەکو ستانداردێک وەرگیراوە هەرچەند داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان داتای زۆر دڵنیا و جێی متمانە نین بۆ پێی ڕووپێویەکەی تەواو نییە سەبارەت بە حکوومەتی بەهێز و حکوومەتی گەورە ناوبڕێکمانەیە حەزەکەی دوای ناوبڕەکە دێمە خزمەت سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و نەگەڕین وڵاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە
هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، منگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بیلال بکەرم و لای بەڕێزت سەبارەت پێش بەرنامەکە پێش ناوبڕەکە باسی حکوومەتی بەهێزمان کرد. حکوومەتی بەهێز ئەگەر نەتوانێت موچە دابین بکات بڵێن قەرەبووی کاسبکار و ئەوانەی کاریان لەدەستدا بکاتەوە چ جۆرە حکوومەتێکە؟ لە ڕاستیە حکوومەتی بەهێز تەنها نابێت لەوا دەربکەوێت چی ویست لە هاوڵاتیەکانی وەری بگرێ، بەڵام کاتێک هاوڵاتیەکانی پێویستی بە هاوکاری ئەو بوو پێویستی بۆ حکوومەت چاوی لیان بێ و دەستگیرۆییان بکە نەتوانێت هاوکاری و دەستگیرۆییان بکە. بەڵام لە هەرمی کوردستان ڕێک ئەو مانایەتە بەرچاوان حکوومەت دەتوانێت بۆ بەهێزی کە هەیەی هەرچی بێ لە هاوڵاتیان وەری بگرێ، هەر لە باج و ڕسومات و هەر سێکتەرێک کە بتێ بارزی خۆی باجدانێ و هەر بڕەت پارێکی بێ دیاری ئەکا و لە بەرامبەری شیان ناتوانێت خزمەتگوزاری سەرەتاییش بۆ هاوڵاتیەکانی دابینکە. ئێمە لە ئابووری و لە ئیدارە شاشتێکمان هەیە بە ناوی حکوومەتی گەورە. حکوومەت نابێت ئەوە نەخەوەی گەورە بکات کە هاوڵاتیەکانی تموحی زۆر گەورەیان تیا هەبێ بە تایبەت کە نەتوانێت خۆشی وابێ. بۆنە لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوودا کە ئێمە باسی ئەم کێشانەی حکوومەت هەرێمی کوردستانەکەی وابەستی ناکەین تەنها بە کابینەیەک و سەرۆکێکەوە، بەڵکو بۆ ماوەی حکومڕانی هەرێمی کوردستانەوە کە لە ماوەی 29 ساڵ و 30 ساڵی ڕابردوودا هەیبووە لە هەرێمی کوردستانە. یعنی بۆ نمونە ئێمە بەدەیان جارگەمان لەوە بووە گەورەترین پرۆژە باشترین پرۆژە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەندێک جار جیهانیشمان گوێ لێ بووە کە لە کوردستان جێبەجێکرێ. یعنی من کۆمەڵێک شتم لەبەردەستایە بۆ پێنجەم فڕۆکەخانەی سەر ئاستی جیهان لە هەرێمی کوردستانە، بەڵام هێڵێکی نیشتیمانیمان نییە کەمە گەورەترین کێشەیە. فڕۆکخانەکە لە ڕووی چیەوە گەورەیە؟ لە ڕووی مەساحەوە گەورەیە. بۆیە ناونراوە پێنجین فڕۆک گەورەترین؟ بەڵێ گەورەترین زانکۆی
کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە بەڵام لە ڕووی چیەوە لە ڕووی ڕوبەرەوە نەک لە ڕووی زانست و عیلم و معریفەوە گەورەترین پارک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سلێمانیە کە پارکی هەواری شارە بەڵام حکوومەت 100 میلیۆن دیناری بۆ تەرخان ناکرێت لە هاوینە کە دارەکانی پێ ئاوبان نتوانێت وشک بێ ئیتر ئەمە مانایەک نامێنێتەوە بۆ ئەم گەورەی و قەبەیانە یعنی بۆ نمونە ئێستا لە هەولێر شەقامی 120 تەواو بە نزیکی 500 میلیارد دیناری تێچووە شەقامی 150 مەتری دروستەکرێ بە هەمان شێوە نزیکەی نیو تریلیۆن نزیکی 500 میلیۆن دلاری تێچێت نزیکەی زیاتر لە 500 میلیارد دینارەکات کە هەمومانە بە قەرز ئەرژمارکراوە بەڵام ئێستا لە هەولێرێک بپرسین لە هاوڵاتێکی هەولێر بپرسین تۆ پێویستت بە چییە بە شەقامێکی ئەوەندە گەورە و جوان و کەشخە لە دەوروبەری هەولێر یاخود بە ئاوی خواردنەوە و ئاوەڕۆ بێگومان پێویستی بەوانی ترە کە چونکە ئەمانە سەرەکین بۆ هاوڵاتیان یعنی هەر هەفتەی ڕابردوو حکوومەت هەرێمی کوردستان وێزگێکی کارەبای لە هەولێر کردوێتەوە کە بەرهەمێنانی کارەبایە بەڵام بەپی قسەی خۆیان وەزارەتی کارەبا لە 150 ئەو وزەی کارەبایی لە هەرێمی کوردستان بەرهەمێت ونە بێ بەهۆی تەلی کارەبا بەهۆی بگۆڕەکانەوە واتە تۆ کێشەکەت لە تەلی کارەبا بگۆڕەکانە پێویست ناکە وێزگەی تری بەرهەمێنا بکەیتەوە تاکو نایبنی گەورەترین وێزگەی بەرهەمێنان لەسەر ئاستی عێراق بەرزترین باڵەخانی نیشتەجێ بوون لەسەر ئاستی عێراق لە سلێمانیە بەڵام بەدەیان هەزار کرێنشین و بێماڵ و بێحاڵ لە کۆمەڵی کرێنشانی کوردستان ناوی خۆیان تۆمارگوە تەنانەت چەند ڕۆژی پێش ئێستا خێزانێکمان بینی لە سەرجادە کە فرێدرا بۆ سەرجادە و شوێنی نەبوو بمێنێتەوە واتە حکوومەت نابێت تەنها ناوی گەورەی گەورە حکوومەت پارەی نەبوو بێت بڵێن هێڵکارێکەشی بکە ناویشی ناوی پرۆژێکی گەورە یعنی شەقام هەبووە لە هەرێمی کوردستان ناویان ناوە باشترین و خێراترین و جوانترین شەقام لەسەر ئاستی عێراق بەڵام هێڵکاری سپیەکەی خەتە سپیەکەی بۆ نەکراوە کە ئەمانە ینی لە ڕاستیە لەگەڵ ئەو قەبارە گەورە و ئەو تموحە گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی نایەتەوە واتە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی زۆر گەورە تەسەڕوفەکە بەڵام کە دێتە سەر ئەرزی واقع ناوڕۆکێکی بۆشیە ناتوانێت ممارەسەی ئەو گەورەی خۆی بکە واتە تەنها گەورەیەکەی بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆیەتی تەنانەت لە هێزی پێشمەرگەشا بە هەمان شێوە لەگەڵ ڕێزی تەواوم بۆ هەر پێشمەرگەیەک دەستی ماندوو بوونیان نەگوشم بەڵام هێزی پێشمەرگیان وا گەورە کرد کە ئەفسانەی داعشی تێشکاندووە سوپای عێراق نەیتوانێت داعش تێک بشکێنێ بەڵام پێشمەرگە تێکی شکان لە کاتێکا سوپای عێراق بەهۆی بێبەرنامەی ئەمانەوە بە تەنها 24 ساعت لە 150 خاکی هەرێمی کوردستانی گرت واتە حکوومەتی هەرێمیستان ئەبێ واز لەو گەورەی خۆی بێنێ بەرامبەر بە هاوڵاتیەکانی واتە پێویست ناکە ئەوەندە پرۆژەی گەورە و زەبەلاح ڕاگەنێ هەر لەم سلێمانیا نەخۆشخانەیەکی 400 قرەوێڵەی نەیتوانی بە 10 ساڵ تەواوی بکە ئەمانە بۆ خۆی کێشن کە ڕوبەڕووی حکوومەتە بێتەوە واتە حکوومەت بە پێی بەڕەکەی خۆی قازڕاکێشێ باشترە بۆی هاوڵاتیانیشی بە پێی ئەوە بتوانن داواکاریان بە کورتی سەر سەبارەت بە مامەڵی حکوومەت لەگەڵ داهات سەرۆکی پێشووی لیژنەی دارایی لێدوانێکی داوە دەڵێت لە 2013 کە ئاخیر بودجە بۆ هەرێم لە عێراقەوە هاتووە 14 تریلیۆن بووە بەڵام بە ساڵی ڕابردوو 2009 هەرێمی کوردستان خۆی 17 تریلیۆن دینار داهاتی هەبووە ینی بەس بۆچی ئەو خزمەتگوزاری کە بوو لە موچە لە پرۆژەکان لە 2013 ئێمە لە 2009 لەلایەن حکوومەتە نەمان بینی لە کاتێکە 3 میلیاری زیاتریش داهاتیە بوو لەگەڵەوەی کێشەمان لە خەرجیا هەیە لە حکوومەتی هەرێمیستان کە ئێوە ئێستا دەستی بۆ بە ئێمە کێشەی گەورەمان لە داهاتە لە هەرێمی کوردستان تەواوی ئەو داهاتەشی کە هێشتا ئەڵین ئەوەندە تریلیۆن دینارە لە ساڵێکە واتە لە ساڵی 2019 بۆ هەرێمی کوردستان بگرێ لەوە زیاتریش بۆ پێی دەواازە سنووریەکان ڕۆژانە و شەوانە بە 10 میلیۆن دلار قاچاقچێتیان لێوە دێت کە ئەم پارەی ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت واتە گەرەمانشمان ئیزافە کردایە بۆ سەر داهاتی حکوومەتی هەرێمی بێگومان چەند تریلیۆنێک تریشی زیاد کرد گەورەتنی کێشە لە هەرێمی کوردستان مەسەلەی نەوت و ئابووری سربەخۆیە واتە ئێمە ئەو نەوتەی ئیفرۆشین زیاتر لە 150 داهاتەکەی نایەتەوە بۆ خەزانەی حکوومەت کەمە کارەساتێکی گەورەیە ئەمە پێویستی بە شۆڕشێکی زۆر گەورە هەیە وەک ئەو شۆڕشانەی کە ئابووری کە نەوتیان لە ئێران و لە عێراق و لە وڵاتانی تر سربەخۆ کرد واتە ئێمە دووبارە پێویستمان بۆی ئابووری خۆمان سربەخۆ بکەینەوە کە لە کاتێکە ئابووری سربەخۆشمان ڕاگەیاندووە واتە تۆ بە چ مانایەک لە 150 داهاتی نەوت دیار نەبێ حەقدەستی کۆمپانیا و سکیوریتی و گواستنەوە و بۆری و کۆمەڵی بابەتی تر بێ کە ئەخری ئەمانە خەرجەکانیان لەو بوارانە کەم بکەنەوە بکرێ بە داهات تاکو دەست نەبرێت بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بێگومان تەنها تەسیری نییە لەسەر بژێوی موچەخۆران وەک پێشتر ئاماژەما پێکرد لە 100 تەسیری لەسەر بازاڕی شەیە پێویستە موچەی موچەخۆران لە کاتی دیاریکاری خۆ بە بڕی خۆشی بدرێ بەڵکو هەوڵ بدرێ بۆ ئەی بازار ببوژێتەوە بۆ ئەی خەرجی تاکەکان یعنی دوور بن لەو مەترسیی کە نەتوان مانگی داهات و داهاتیان دابین بکەن سپاس دەکەم دکتۆر خالید گەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بە چارەسەر بۆ کێشەی موچە کە ئێستا بازارش پەیوەندی بە دۆخی موچەوە هەیە دەبێت چی بکرێ چاوەڕێی بەرزبوونەوەی نرخی نەوت بکەین کە ئێستا ئەمڕۆ $40 بووە چاوەڕێی ڕێکەوتن لەگەڵ عێراق بکەین
چاوەڕێی چی بکەین بۆ باشکردنی موچە کە کاریگەری بێت لەسەر بازاری؟ بەڵێ ئەستاد حەکیمیان خۆی مەسئلەی موچە تۆ جەنابەت ئەفەرمووی چارەسەرکردن بۆ ئەم دقەیە بۆ ئەم دەڕۆژە بۆ ئەم مانگە تەسەوڕەکەم یعنی شتێک نییە وەکو سەحری بێ چارەسەری ئەم کێشەمان بۆ بکە. حکوومەتی عێراق کە جەنابەت ئەزانی بۆ دابینکردنی موچێ بەقیەی ساڵەکە ئەوەی کەماوە بەدەر لەو پارێکە لە داهاتی وەکو فرۆشتنی نەوت و داهاتی نەوتەکە کە دەستی ئەکەوێ ئەوەی کەماوە چووە یاسای تایبەتی داناوە بە قەرزکردن بۆ ئەوەی بتوانێت لە دەرەوە لە ناو وڵات لە بازرگانەکان لە هاوڵاتیان قەرز بکات جگە لەوەی کە لە دەرەوە وڵاتیش قەرز بکەواتە حکوومەتی عێراق بەو هەموو ئیمکانیات و توانەدارەی کە هەیەی ئەوش ناچارە چی بکە قەرز بکە. بۆ ئێمە بۆ ئەم بابەتە تەسەوڕەکەم ئەمە بۆ چوونی خۆمە بە دقیقی داتایەکی وردم لا نییە بەس تەسەوڕەکەم ئەم چاکسازیە کە ئەکرێ ئینشاءڵڵا ئەوانەی کە دوو موچە و زیاتریان هەیە ئەو موچەکانیان نەمێنێ ئەو کەسانی کە بە نائاسایی خانشین کراون بە پلە و پایەکی تایبەت خانشین کراون ئەمانش نەمێنێ. بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە کە لە حکوومەت بکرێت ئەگەر ئەم بابەتانە فعلەن بە زانستیانە جێبەجێ بکات شتێکی زۆر باشە. بەڵام لە هەمان کاتدا ئایا ئەتوانێت لەگەڵ ئەو ئایا ئەو بڕەپارەی کە دەستی ئەکەوێت بە شێوەیەکە کە لەگەڵ فرۆشتنی نەوت و ئەو پارەی کە لە بەغاوە بۆی دێت موچەی فەرمانبەران وە بەشە بوجەکەی تریش کە بریتە لە وەبەرهێنان دابین بکە بۆ پارەیە من بە بۆچوونی خۆم تەسەور ناکەم لەو ئەو پارەی کە دەستێکەوەی لەو ئاستە بێ بۆیە بۆ ئەم ماوەیە بۆ ئەم کاتە تەسەورەکەم باشترین حاڵەت ئەوەیە کە بە دوای وەرگرتنی ڕەزامەندی موافقەتی بەغا حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستانیش داوای قەرز بکات بۆ ئەوە بتوانێت موچەی فەرمانبەران بە بڕ و لە کاتی خۆی دابین بکات نەک بەنمونە بەیانی حکوومەت بڵێ وڵی ئەوە لەبەرەوەی من نەمانتوانی بەنمونە 120 لەوانەیە زیاد بکرێت یاخود بڕینەکەمان لابرد بەڵام بەپێی یاسای چاکسازی ڕێژەی بڕینەکە زیاترە بێتەوە بەتەکید کە ڕێژەکە زیادی کرد بڕەکە زیادە بێت و بەڵام لە هەموو حاڵەتێک تەسەور ناکەم ئەو بڕەپارەیە فریای پێداویستە داراییەکانی حکوومەتی هەرمی کوردستان بکەوێت. بۆیە خاڵی یەکەم ئەوەیە کە ئێمە ڕاست ئۆکێ چاکسازیەکە بکرێت بەڵام بە شێوەیەکی زانستیانە بێت وە کۆمەڵێک پێشنیار هەیە بۆ ئەو یاسایە هەموار بکرێت و بۆ ئەوەی هەموو ئیجراعات و هەموو خاڵەکان جێگە و ڕێگەی خۆی تایبەتی خۆی بکرێتەوە شیاو بێت وە زانستیانە بێت بتوانێت حکوومەت لە ڕێگەی جێبەجێکردن و تەطبیقکردنی یاساکە پارێکی چاکی دەست بکەم. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دوم ئەوەیە کە لەگەڵ ئەم چاکسازیەکە لە خەرجیەکانی حکوومەت ئەبوایە لە یاسای چاکسازیەکە کە خۆی تەنها یاسای چاکسازی نییە ببرن بەڕێزان هەندێک بەڕێز باس لای ئەڵێ یاسای چاکسازی نەخێر ئەو یاسای چاکسازی نیە ئەوە یاسای چاکسازیە لە موچە وەخان نشینکردن ئەو بابەتانە خۆی بە تەنها یاسای چاکسازی نییە. بێت تۆ جەنابەت لێر لە یاسای چاکسازی ئەگەر یاسایەکی ترمان هەبێ یاخود هەموار بکرێتەوە کۆمەڵێک شتی تریشی لەگەڵ یا یەک بخرێت کە بریتە لە چاکسازی لە داهاتەکان یاریمی کوردستانیش کە ئەوە زۆر گرنگە ئەوەش وە بە شێوەیەک بێ کە ئێمە لە داهاتی خاڵە سنووریەکان مەرزەکان و ڕێک بخرێت و حکوومەت کۆنتترۆلی بکە بە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی بەغا و لە بواری نەوت کە سەرەکی ترین بوارە ئێستا بۆ وەکو دابینکردنی داهاتی حکومی ئەوەش ئەبێ چاکسازی تیا بکرێت بەڕاستی جگە لە ئەمانە هەمویان لایەکی ترمان هەیە چاکسازیەکی پەیکەری بکرێ لە هەیکەلی هەرێمی کوردستان کە ئیتر ئەوەندە باس لە حکوومەتێکی قەبارە گەورە نەکەین فەرمانبەرانمان و موچە خۆرانمان ئەوەندە بن لە هەمان کات تەدەخڵکردن و دەستێوەردان لە ئیش و کاروباری ئابووری کەم بکرێتە حکوومەتەکەمان تەنها ببێتە حکوومەتێکی چاودێر و ئەمانە و پەیکەری ئابووریەکەمان وا لێ بێت کە بە نمونە پشت ببەسین جگە لە نەوت پشت ببەسین بە کشتتوکاڵ بە پیشتەسازی بە خەدەمات هاوشێوەی ئەوەی کە لە هەمیشە من بە نمونەیەنم وەکو نمونەیەکی سەرکەوتوو لە ئیماراتی عەرەبی. بەڵێ بەس وەکو بەرزبوونەوەی نرخی نەوت زۆر ئومێدی لەسەر هەڵەچندرێ بۆ باشبوونی دۆخی ئابووری هەرێم و چارەسەرکردنی کێشەی موچەش. بەڵێ تەسەوڕەکەم ینی بۆ تا پاییزی داهاتوو ئینشاءڵڵا تەسەوڕەکەم بە ڕێککەوتنی ئۆپک پلاس وڵاتانی ئۆپک پلاس ڕێککەوتن نێوان سعودیە و رووسیا و وڵاتانی تریش تەسەوڕەکەم
کە لە بەرژەوەندی ئەوانە نرخینەوت تا ڕادێک زیاد بکە بۆی بەلای کەمەوە ئەو کورتێنانەی کە هەیەە لە بوجەکانیان زۆر دابەزێ ئەوە خاڵێکی زۆر سەرکی زۆر گرنگە بۆیە پێشبینی یەکەم نرخینەوت بۆ پاییزی داهاتوو زیاد بکە ئینشاءڵڵا. ئایا ئێمە پرسیارەکەی جناتان ئیتر ئەوەندە پشت ببەسین بنەوت ئەوەندە بکەن تا ئێستا تا ئەم دقەیە بەڵام لەوانەیە بۆ ساڵێکی تر 2 ساڵی تر ئەگەر گرنگیکی زۆر زیاد لە حەد بدەین لە ئیمکانیاتی خۆمان زۆرینەی ئیمکانیاتمان ئاراستەی بواری کشتتوکاڵ بکرێت تەسەوڕەکەم ئینشاءڵڵا لە داهاتووی زۆر نزیکدا سنوورەکانمان دابخەین بەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکانی ئێران و تورکیا وڵاتانی تریش بتوانین ئێمە لەو ئاستە بین کە باسەوە بکەین کە پارەکەمان کە پێشتر وەکو عەرزی جەنابتانم کرد ئەنێردرا بۆ هاوردەکردنی بەرهەموو بابەتەکانی بابەتە کشتتوکاڵیەکانی وڵاتانی دەوروبەرمان ئاراستە بکرێت بۆ قەیناکە هەر بۆ وڵاتانە بێ بەڵام بۆ هاوردەکردنی مەکائین و معدات و بابەتەکانی تر بۆ دابەزراندنی کارگە و دروستکردن و چاکردنی کێڵگا کشتتوکاڵیەکانمان کۆمەڵە کشتمان هەیە کە کەم و کورتیمان هەیە لە زۆرینە بوارە چالکی ئابوووریەکان هەڵ بدرێت چاک بکرێتەوە ئینشاءڵڵا. بەڵێ سپاس دەکەم مامۆستا بیلال گورم و لای بەڕێز سەبارەت بە چارەسەر ئەگەر نرخی نەوتیش بەرز بێتەوە ئەگەر چاکسازێکی ڕاستەقینە لە دووسێی نەوت نەکرێت دۆخی موچە باش دەبێت چونکە ئێستا مانگی پێشووتر باز لەوەکرێت کە داهاتینە و 312 میلیۆن دۆلار بوو 86 میلیۆن دۆلاری بۆ حکومەت ماوەتەوە کە دەکاتە لە 127 داهاتەکە ئەگەر چاکسازێکی ڕاستەقینە لەوە نەکرێت دۆخی موچار باش دەبێت خۆ پشتبەستن بەنەوت بۆ مەسەرەی موچەکارێکی مەترسیدار نییە. خۆی کێشەی ئابووری لە هەرێمی کوردستان ئێمە زۆر جار ئەیبەستینەوە بە نرخینەوتەوە لە ڕاستیا نەوت ئەو نەفرەتێ نییە کە بارگرانێکی قورس بۆ هاوڵاتیان بێنە بەڵکو کەرەستێکی زۆر خاوی زۆر گرنگە کە لە بواری پیشەسازی وزای لەسەر ئاستی عالەم پشتی پێبەسرێ واتە نەوت خۆی دەرفەتێکی زۆر باشە بۆی وڵاتی پێ ببوژێتەوە وێران کردووە بەڵام بەکارهێنانەکەی وە شێوازی فرۆشتنەکەی و داهات و گەندەڵێکی کە تایە هێتی و ئەکات بێ بە نەفرەت و ببێ بە ماڵوێرانی بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتی کە خاوەنی نەوتن یاخود سەرچاوی داهاتیان پشت بە نەوتە بەستێ سەوار بە نەوت پێچە نرخی بۆ نیوەی دووەمی ئەم ساڵواتە بۆ چەند مانگی تر هەیە بەرەو بەرزبوونەوە بچێەوە ئەو نرخەنزمەی کە لە سەرەتای ساڵی 2020 بینیمان و بەتایبەت لە چارەکی دووەمی 2020 بینیمان پێ ناچێت بەم زوانە نرخینەوت بۆ نزمێ ببینینەوە بەڵام کێشەکەوەیە لە هەرێمی کوردستان لە سای 2014 تا 2000 بڵێن ساڵی داهاتوو پێشبینی کراوە چەند بێتە چەند ئێستا کە ئەمڕۆ 40 دۆلار بوو لە ڕاستیا بۆ پێی کە بەرەو پاییز و زستانە ڕۆین و وڵاتانی ئۆپیک پڵەسیش پابندن بەو ڕێکەوتنی کە هەیەە کامەش لە بەرژەوەندی حکومەت هەرێمی کوردستان بوو لە ڕاستیا چونکە هەرێمی کوردستان هیچ ڕێژێکی بەرەمێنانی کەم نەکردوێتەوە لەگەڵ زیادبوونی نرخەکەی داهاتەکانی زیای کردووە لە بواری نەوت و بۆ پێی زستانە خواز لەسەر وزە زیاتر ئەبێ بۆیە پێ ناچێت بازاڕی نەوت ئەو شۆکە قورسەی کە لە ماوەی ڕابردووە هەیبوو دووبارە بەخۆی ببینێتەوە واتە پێچێت لە 40 دۆلار و تاکو 50 دۆلاریش پێشبینەکان تاکو کۆتایی ساڵ بڕوە بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە لە 2014 حکومەت هەرێمی کوردستان کاتێک بڕیاریان نەوت هەناردە بکات پشتی بە داهاتی نەوتە بەس بۆ دابینکەی خەرجەکانی بەڵام لە ئێستا داهاتی نەوت لە ناو خەرجەکانی حکومەت هەرێمی کوردستانە ونە واتە ڕێژێکی زۆری ئەم داهاتە ناگەڕێتەوە بۆ غەزێنە و بتوانێت خەرجەکان و ئیشی ڕۆژانە و موچی موچەخۆرانی پێدابینکە واتە تا چەندی ڕێژەی نەوت بەرز بێتەوە واتە گە ڕێژەی لە 150 نرخی نەوت بەرز بێتەوە داهات بۆ هەرێمی کوردستان بۆ کە بگاتە دەستی موچەخۆرەکانی و خەرجی حکوومەتیش ناکاتە لە سایادەی نرخەکەی واتە ئێمە ناتوانین گەشتبین بین بەوەی کە نرخی نەوت بەرز بێتەوە قەیرانی ئابووریش لە هەرێمی کوردستان تێ ئەپەڕێ و ئەتوانێت موچەی خۆی دابین بکە باش وەزوو دو پرسیارش حکومەت کە ئێستا ئێمە لە مانگی بەرەو مانگی هەژ دەڕۆین تەنها دوو موچەی ئەم ساڵی دابین کردووە ینی لە 2020 پێشبینی دەکەی هەر بتوانێت دوو موچە سێ موچەی تر بدات لە ڕاستیە ئێستش حکومەتی هەرێمی کوردستان لە دواوی لێبڕینێکی لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە ناتوانێت سی ڕۆژارێک پابند بێ بە پێدانی موچەوە و من پێشم وایە بەپی پێشبینەکان بەپی و داهاتی لە ماوەی ڕابردووە ئێستش حکومەتی هەرێمی کوردستان هەیەی ناتوانێت لە ئایندەیە لە ماوەی سی ڕۆژ بە لێبڕینی شەو موچەی موچەخۆرانی خۆی دابین ینی پێشبینی دەکرێت هەر سێ موچەی تر دابین بکرێت بەرەو مانگی هەشت دەڕۆین سێ موچەی ناتەواو ئەتوانین وا بڵێ ینی نوێی موچەکان پاشەکەوت دەکرێت
لە ڕاستیان حکوومەتە ناوی پاشەکەوتیشی لە موچە لا بردووە لێ بڕینێکی تەواوە لە موچە وەک پێشتری ژاماژەما پێیامە زۆر خەتەرە بۆ بازار بۆ زیادبوونی ڕێژەی بێکاری کە بێکاری کە دەردێکی زۆر کوشندەیە بۆ ئابووری. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستا بیلال ڕەوف مامۆستای زانکۆ لە سەوی سەرکی هەروە لە سلێمانیەوە دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.